فەرمانگەی ئاوی بالیسان ناوێکە نەشوێنی هەیە و نەبڕە ئاوی پێویست. بەڕێوەبەرەکەی لە ماڵەوە کارەکانی دەکات. دانیشتوانەکەی چاوەڕوانی هەنگاوەکانی حکوومەت دەکەن بۆ جێبەجێکردنی بەڵێنەکانیان بە هەڵکەندنی ژمارەیەک بیری ئاو لەو ناحیەیە. ئێمە وەکو فەرمانگەی ئاوی بالیسان کەم و کوڕیمان زۆرە لە دایرەی ئاو، وەکو بیر و تۆڕی ئاو پێویستمان بە سێ بیر هەیە. تۆڕی شەبەکەی ئاومان باش نییە، بە خەرک مراجعەتی زۆر دەکات و ئاو لە فەرمانگەی بالیسان. ئێمە بەس وەکو کارمەندەکانمان لە ماڵەوە داوامەکەم. تا دێت گرفتی نەبوونی ئاوی خواردنەوە کێشەی زیاتر بۆ دانیشتوانی تەواوی گەڕەکەکانی سنتەری ناحیەی بالیسان و ژمارەیە گوند و ئاوایی سنوورەکە دروست دەکات. لە هەموو شوێنەکان ڕاستە کێشەی کەم ئاوی سەری هەڵداوە، بەڵام گەڕەکێکی گەڕەت شەهیدانی ناحیەی بالیسان حەق وایە ئەو کێشەیە نەبی. هەمووەکو هەڵگرتنی نازی کەسوکاری ئەنفالکراوان و شەهیدان هەمووەکو ناوچەیە کە قوربانی داوە لە بۆ شۆڕشەکانی کورد لە مێژووی کوردایەتیدا. بەڵام ئێستا کە دەبینین بالئەخەس گەڕەت شەهیدان کێشەی لە هەموو شوێنەکانی کە زیاتر هەیە لە دۆڵی باسەر لە ڕووی کەم ئاویەوە. وا بڕیار بوو پێش هاتنی وەرزی گەرما و هاوین و کەم ئاوی ژمارەیەک بیری ئاو لەو ناحیە لێ بدرێن، بەڵام تا ئێستا هەر بڕیارە و نەچۆتە بواری جێبەجێکردن. پێویستیشمان بە سێ بیری ئاو خواردنەوەیە کە دویان لە بنچیا زیینەتیرە، یەکیان لە پشت گوندی دەراشە، بە تایبەت ئەوەی گوندی دەراش کە گوندی کۆخان و گوندی دەراش و کەندەسۆر و بێراوەی نوێ و خۆران یەک دەبەستێتەوە شەبەکەکەیان هە لە کارگوزارەکەەوە هەتا دەگاتە بەڕێوەبەری بنکەی ئاوی بالیسان. هیچیان فەرمانبەری هەمیشەیی نین، هەمویان گرێبەستن، عقدیان بۆ دەکرێت 6 مانگ جارێک بۆیان نوێ دەکرێتەوە و بینایەشیان نییە. بڕێوبەرەکە لە ناو ماڵی خۆی ئیشی هاوڵاتیان ڕای دەکات. ئێمە خەڵک دێ داوای هاوبەشی ئاو دەکاتن، نووسراوی بۆ دەکەین بۆ بنکەی ئاوی بالیسان، دەبێت بچێت بە دوای بەڕێوەبەرەکەی دابگەڕێ لە ماڵەوە بیبێنیان لە شەقامەکان لە شوێنێک بیبی دۆزێتەوە ئیشەکەی بۆ ڕای بکات. ناحیەی بالیسان لە ساڵی 1999 بووە بە ناحیە 20 گوند و ئاوایی لە خۆ دەگرێت. چەندان ساڵە گرفتی ئاوی خواردنەوەیان هەیە، تا ئێستا نەتواندراوە ئەو گرفتیان بۆ چارەسەر بکرێت. لە کاتێکدا فەرمانگەکە شوێنی نییە، تەواوی فەرمانبەرانیشی بە شێوەی گرێبەستن، تەنانەت بەڕێوەبەرەکەشی. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی بالیسان.